ئەوگەرانی پێشکەش دەکەین بە کاکە دیاکۆ کوڕی خاڵە حەمەدە زانم چەندە مەردە پێشکەشە بە هەموو دایکە ئەوەش بۆ ئێوە بە خۆشەویستانی دووروەڵاتمان گەنجەکانی دووروەڵات بەژاری مام ڕەمەزان و بەشداری مام ئەحمەد دروم ئەیدایە جەر بەزێ دڵم نایەمەوە لە وڵاتە غەریبە تازارگیز نایەمەوە ئەوە دەڕۆم ئەیدایە جەر بەزێ دڵم نایەمەوە لە وڵاتە غەریبە تازارگیز دایە دەڕۆم هەنگاویشم بەڕەوخان و دەبڕانە سەرە نووسیم لەمە لێرە ژیان بوومێ دڕکوژانە دایە دەڕۆم هەنگاویشم بەرەوڕوخان و دەبڕانە سەرە نووسیم لەمە لێرە ژیان بوومێ هر خزانة بيدي وصل سردارة لێم ببوورە ئەیدایە جەم سەفەری من یەکزاریە ئەوەی کە بۆم بەجێهێشت تەنهاوینە و یادگاریە لێم ببوورە ئەیدایە جەم سەفەری من یەکزاریە ئەوەی کە بۆم بەجێهێشت تەنهاوینە و یادگاریە دایە دەڕۆم خودە عافیز هیوای ژینم هەڵوەریوە تەمەن لەگەڵ جی تێپەڕی هیچ خۆشێکی وام نەدیوە دایە دەڕۆم خودە عافیز هیوای ژینم هەڵوەریوە تەمەن لەگەڵ جی تێپەڕی هیچ خۆشێکی وام نەدیوە بە کاک سەردار دەڕۆم ئەیدایە جەم بەزێ دڵم نایەمەوە لە وڵاتە غەریب ماوم تازارگیز نایەمەوە ئەوە دەڕۆم ئەیدایە جەم بەزێ دڵم
جانا داية الروم هنقاليش برو رخا ندبرانا سارة نسيب نماليرا جيا مومي هر خزان